ڕێکخراوی ماڵی خەونەکان بە هاوبەشی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان لە کەرنەڤاڵی نێرگس پێشەنگایەکی تایبەت بە کاری دەستی و جوانکاری و هونەری و فۆتۆگرافی و نمایشی جلوبەرگی کوردی کردەوە. پێم نەجمەدین ژنەڕێخەری پێشەنگاکە دەڵێت گرنگە گرنگیدان بە توانە و بەهرەی ژنانی قەزاکە. ئەمە پێشوازیەکە بۆ دەستپێکی وەرزی بەهار. ڕێکخراوی ماڵی خەونەکان بە هاوبەشی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان بۆ دووهەمین جار ئەمساڵ هەستا بە سازانی کەرنەڤاڵی نێرگس و بەهار. کەرنەڤاڵەکە زیاتر تایبەتە بە خانمان و بە ئافرەتان، ئەویش بۆ کۆمەڵی پرۆگرام لە خۆ دەگرێت کە پێشەنگایکاری دەستی لێلایەن خانمان و ئافرەتانەوە کە نمایشی توانەکانیان بە دەستەکانیان دەکەن و هەروەها پێشەنگای فۆتۆگرافی کە تایبەتە بە سروشت و لەبەرەوەی لە بەهار و نوورۆز نزیکە بینەوە تایبەتمان کردووە بە سروشت فۆتۆکانیان و هەروەها پێشەنگای بەرهەمی خۆماڵی کە گرنگە کە ئێمە زیاتر گرنگی بە بەرهەمی خۆماڵیەکان بین و پیشانی جیلی نوێ و بۆنەوەی ئایندە بدەین، بۆیە بەشێکی کەرنەڤاڵەکەمان تایبەت کردووە بە بەرهەمی خۆماڵی و هەروەها نمایشی جلوبەرگی کوردی. ئێمەمانەوە زیاتر کلتوری کوردی زیندووکەینەوە، بۆیە جلوبەرگی کوردیمان زیندوو کردووە، نمایشێکی جلوبەرگی کوردیمان هەبوو لەم کەرنەڤاڵە. بەردەوامی بدەین بۆ توانە و تاقەی خانمانە کە لەم دەڤەرەدا بوونیان هەیە. بێگومان خانمان بەشی سەرەکی کۆمەڵگان و کۆمەڵێک توانا و تاقە و حەز و کولیایان هەیە، بێگومان کۆمەڵێک کاری جوانیشیان هەیە، بۆیە گرنگە ئێمە برەو بە توانەکانیان بدەین لە چوارچێوەی کەرنەڤاڵێکە کۆیان بکەینەوە. ئارەزوو ئەرکان دەرچووی پەیمانگای تەکنیکی سلێمانیە و دوای ئەوەی دانامەزرێت دەست دەکات بە کاری هونەری و جوانکاری. یەکەم جارێتی بەشداری پێشەنگا بکات و لە ڕێگەی ئۆنلاینەوە کارە دەستی و جوانکاریەکانی دەفرۆشێت و کڕیارانی لێ رازین. ناوم ئارەزووە، دانیشتی 3 ساڵم، دەرچووی بەشی دەرمانسازیم پەیمانگای تەکنیکی سلێمانی، بەڵام لەبەرەوەی تاینات نەبووە حەزم کردە خۆم بە شتێکەوە مەشغوڵ بکەم. ئیشی ئەکەمینم هەڵبژاردووە، شتەکانم زیاتر لەسەر خواستی کڕیارەکان دروست دەکەم و بەستر هەنێ شتیش بۆ خۆم ئەکەم. من پیجێکم داناوە، لە ڕێگەی پیجەکەمەوە ئیتر شتەکانم ئەفرۆشم بەپێی داواکاری کەسەکانە، ئیتر بۆ ئەزدەواج بێت، بۆ لەدایکبوونی مناڵ بێت، ئەوانە دروست دەکەم تا ڕادێت کارەکانیان بەدڵست. شەکوا پەشێ و کارەکەی دروستکردنی درەختە، بەڵام بە مور و زەنگیانە و تەل ئەم کارەی خواستی لەسرە، چونکە بە سەلیقەی ژنێکی دەزڕەنگین دروست کراوە و لە بازاڕدا نییە. زیاتر گرنگی بە کارە دەستەکان بەهێمدا هاراناچوو مەساڵی دەکاریەکەم لە کارە دەستەکان بە پار و پێرارومانە بەکار ناوەدە مەستایری مساڵمە بەواری کارەبا و بە زەنگیانە و موری حەجمی گەورە و بچوو وانە پەلەکان شەدەماشەوە حەجمی گەورە و بچوو بۆ زۆری هەیە، بەخواستێکی زۆری هەیە. مێزەکەی ئەم ژنە کابانە شیرینی و خواردنە خۆی لە ماڵەوە ئامادەی کردووە، گەرچی پێشتر نەیفرۆشتووە، بەڵام خۆلیای دروستکردنیەتی. یەکەم جارمان لە فستیڤاڵ و کەرنەڤاڵ بەشداری دەکەم، حەزم کرد ئەم شتانە دروست دەکەم، کاری دەستی خۆمم بیانهێنم، شیرینی و کولیچە و شتە. یەکەم جاریشمە، بەڵام پێم خۆش بوو بەشداری بکەم. ئەمە وەکو کاری فرۆشتن من نایکەم لە ماڵەوە، بەڵام بۆ خۆمان بۆ خانەوادەی خۆمان دروستی ئەەکەم، بەڵام یەکەم جارمە وەکو کاری فرۆشتن بەکاری بێنم تا حەز و کولیایەکی خۆم بۆ ئەم جارە بەشداری بکەم لەم کارنەڤاڵ. تابلۆکانی مونیرە جیاوازی و جوانیان بە پێشەنگا کە بەخشیوە، کاری ڕێزن و کاری جوانکاریش بۆ ژنان دەکات و لە ڕێگەی ئۆنلاینەوە کارە هونەریەکانی دەفرۆشێت. ئەمشانم تقریبا 3 مانگە دەستم کارە هونەریانە کردووە. ئیتر تابلۆکانم لەوحاکەم، پیاڵە نەخشەکەم لەسەر بۆیە لێ نادەیتوانی بەشتن ملوانکە ڕێزنە، ئیتر تێکەڵە شتی سەرجمی کوردی، ئیتر چی دەوێ لای من دەستەکەوە. لە قەزای 3 سادق ژنانێکی زۆر خاوەن سەلیقە و دەستڕەنگینین. ئەم جۆرە پێشەنگانە دەرفەتێکی گرنگە بۆ دەرخستنی ئەو سەلیقە و توانانە.